وڵای کاک دانیار سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە لەو یەکێک لەو شتانەی کەوا بۆتە گرفت بۆ هاوڵاتیان بەگشتی بوونی زبڵخانەیە لە سۆران کەوا شوێنەکەی شوێنی ئەو شوێنێکە زبڵخانەی لێ ناتەندروستەوە زبڵی سوا قەزای لێکەوە ئەکرێتەوە. زۆر جارەمەوە کاتن کە ئەم زبڵخانەی کە لە پشت ئێمەوە دیارە ئاگری لێ ئەکەوێتەوە، ئاگرەکەش بۆ هۆی بوونی غازێکی زۆر کەوا لەژێر ئەم زبڵخانەیە دروست ئەبێتن و هاوڵاتیانێکی زۆر لە ڕەواندۆز و لە سۆران لە دەوروبەری زبڵخانەکە بەگشتی ناڕحەت ئەبن و کاریگەری خراپی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان هەیە. من بۆ قسەکردن ئەسمە لای میوانەکەم کاک نیازەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن، ئەم زبڵخانەیە تا چەندە کاریگەریەکی خراپی لەسەر هاوڵاتیان دروست کرد؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، دەستان خۆشبی بۆ گروژاندنی ئەم بابەتە گرنگە. بەڕاستی یەکێک لە گیر و گرفتە سەرچەکانی ئیدارەی سربەخۆی سۆران بە هەر چوار قەزاکەیەوە، هەم قایمقامیەتی قەزای مرکزی سۆران و مێرگە سۆر و قەزای چۆمان و ڕەواندزیش نەبوونی شوێنێکی گونجاوە بۆ کۆکردنەوەی ئەم زبر و خاشاکە. ئەمەش لە ڕاستیدا بە کۆکردنەوە و عەمبارکردنی لە شوێنێک هەر وەکو ئەیبینن ئێستا لە سۆران کە شوێنێکی بۆ دیاریکراوە گرفتەکە چارەسەر ناکرێتن، چونکە کاریگەری زۆر نەرێنی دەبیتن کۆکردنەوەی ئەم زبر و خاشاکە لێرەدا و ئەوەی لاوەش کارەسات بارترە بۆ خەڵکەکە پاشەڕۆی دەشۆیی و ئاودەستەکانە ئاوی قورسی پێدەڵێن کە لەگەڵ ئەم زبر و خاشاکە دێکەڵ ئەکرێتن و دواتر ئەم ئاوە جارێکی تر دەبێتەوە دەچێتەوە نێو ڕووباری باڵەکاتی ڕەواندز و بە نێو خەرەندا جارێکی تر لەگەڵ ڕووباری باڵەشان تێکەڵە بیتەوە و ئەمەش لەوانەیە ببێتە هۆکاری چەندین نەخۆشی و هەر لەوانەیە شێرپەنجە و سەرەتانیشی لێ دروست ببێتن. جا ئەوەی زۆر گرنگە بەڕاستی خەڵکی سۆران پێوە گرفتار وە بۆنەکەیەتی، یعنی کاریگەریەکی وای دروست کردووە بە تایبەتی ئەگەر شنەبایەک هەڵ بکاتن جاچ بۆ لای قەزای ڕەواندز بێ بۆ دانیشتوانەکەی وە یاخود بۆ لای کاولۆکان و بۆ لای بەرزەوە بەیان بۆ لای سۆران و ئەو منتیقەیە بێ بۆنەشی وا هەڵدەکاتن کە هەر کەسێک بەلای دابڕواتن ناتوانانی خۆی لەبەر ئەم بۆنە بگرێتن. وە جگە لەوەش ئەوەی ئەبینی کە خەڵکێکیش لە نێو ئەم زبر و خاشاکەیە کە ئەو موادانەی کارتۆنە یاخود پلاستیکە یان نایلۆنە ئاس نەجارێکی در لە ناوی کۆ ئەکاتەوە و ئەگەر تەماشا بکەین مەرجە تەندروستیەکانیان بەیڕەو نەکردووە. دواتر ئەمانە کە تووشی هەر نەخۆشی و تووشی هەر کارەساتێک ئەبن بە بارگرانی بۆ سەردەوڵەت. ئەمە لە کاتێکدایە خەڵکی کوردستان ئەگەر لە هەر هاوڵاتیەکی کوردستان بپرسی لەوانەیە نەک بە کۆمەڵ و بە جەماعی لە ڕێگە ڕێکخراوەکان و خەڵکی مەدەنی و خەڵک کە داواکاری ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە، داواکاری ئاراستەی شارەوانیەکانی ئەم منتیقەیە کردووە، بۆچی زبل و خاشاکی هەموو قەزایەکان جارێکی دەبێ لە سۆران کۆ بکرێتەوە؟ پێویستە چارەسەری ڕیشەی بۆ ئەم بابەتە بدۆزرێتەوە بۆی پەرەوە بکرێت. ئەمەش خۆی لە ڕیسایکلین ئەبینێتەوە. ئەگەر ڕیسایکلین بە هەر لە ئیدارەی سۆران بە گشتی یەک ڕیسایکلین دابین بکرێتن، ینی ئەتوانرێ بابەتەکە ئەم کێشە سەرچیە کە ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیانی دەڤەرەکە ئەبێت ئەو کۆتایی پێبێتن و وەجارێکی تریش سوودی زۆر لەم بابەتانە ببیندرێتن. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مێدەنی وەکو تالاکوانانی باری ژینگە داواتان نەکردووە لە ئیدارەی سۆران کە چارەسەری ئەم بابەتە بکرێن؟ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خەرچی ڕۆشنبیری شارەکان لە ئیدارەی سربەخۆی سۆران و قەزاکانی دەوروبەری و خەرچی نوخبات چەندین جار هەم بە شێوازی شەفەهی هەم بە لە ڕێگای نووسینی و پرۆژەشەوە داوایان لە نەکرد لە ئیدارەی سربەخۆی سۆران و شارەوانیەکانی ئەم سنوورە بگرا لەوانەیە ئاراستەی پەرلەمان و وەزارەتی شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکانیش کرابێتن. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕاگەیاندنەکان هەروەکو دەبین ئێستا بەڕێستان زۆر بە خەمخۆریەوە ڕاگەیاندنەکانی تریش چەندین جار راپۆرت و ریپۆرتاژ و لایڤی ڕاستە و خۆیان لەسەر ئەم زبرخانەی و لەسەر گیر و گرفتەکانی تر کرد بێ بەڵام بەداخەوە تەنها ئاراستەکردنە بە دوواداچوون نییە، چارەسەرکردنی کێشەکان نییە. ئێستاش جارێکی تر لە ڕێگەی ڕاگەیاندنی بەڕێستانەوە لە ڕێگەی پەیام تیڤیەوە داوا لە ئیدارەی سربەخۆی سۆران ئەەکەین، دەستیان داوەتە بەر ئیدارە و ئیداریان کردوێتەوە هیوادارین لە زووترین کاتدا خەڵک بەرهەمەکانی ئیدارەی سربەخۆی سۆران بە پارێزگابوونی سۆران و دەوروبەری ببینیدن و هیوادارین یەکەمین هەنگاوی سەرچیان چارەسەرکردنی ئەم زبرخانەیە بێت و کردنەوەی ڕسالکردین بێت و بۆ ئەوەی بتوانین جارێکی تر هەم ئەم بابەتە کۆتایی پێبێت کە زبرخانەیە و هەمیش سوود لەم هەموو
کەل و پەلانە ببیندرێتن کە لەناو ئەم زبڵخانەیەدا هەیە. زبڵخانەیە چەند سەحمەتێک لە ڕووباری بڵین باڵەکاتیەوە دوورەکە بێرەدا تێپەڕە بە قەزای ڕەواندووس. پێتان وانە ئەم زبڵخانە کاریگەری کردوتە سەر و کاریگەری لەسەر بەرهەمی ماسی و پیسبوونی ڕووبارەکە بێتن؟ دڵنیام کە ڕاگەیاندنەکان بە تایبەتی بەڕێستا لەوانەیە لە نزیکەوە چوبن بۆ سەر ڕووبارەکە و لەوێشەوە تەسوێرجان کردبێ کە تێکەڵ ئەبێ لەگەڵ ئاوەکە هەتا ڕەنجی ئاوەکەش بە تایبەتی لەو شوێنە نزیکانەی کە ئاوەکە دەچێتەوە ناو ڕووبار ڕەنجی ئاوەکەش گۆڕانکاری بەسەردادێتن هەم بۆ ئەوەی زۆر گرنگە بۆ سەر ژیانی مرۆڤەکان کە ئەگەر تەماشا بکەیت لە لای خوارەوە کە ڕووبارەکە جارێکی دەچێتەوە ناوگەلی عەلی بەگوو لەگەڵ ڕووباری باڵەشان تێکەڵ دەبێتەوە خەڵکێکی زۆر لەم ناوچانە مەلەوانی دەکەن ئەمە ڕاستە و خۆ خەڵک ئاوی لێ دەخواتەوە لە خوارەوە چەندین پەمپی ئاو هەڵکێشان دابین کراوە کە پمپەکان جارێکی تر لە ڕێگەی تەنکەرەکانەوە ئاو دەگوازرێتەوە بۆ هاوڵاتیانی ناوسۆران هاوڵاتیانی گوندەکانی دەوروبەری ڕاستەوخۆ ئەم ئاوە پیسەکە ئێکەڵ دەبێتەوە ئەم ئاوە جارێکی تر بەبێ ئەوەی جارێکی تر پاک بکرێتەوە دەهێنرێتەوە بۆ هاوڵاتیانی سۆران و دەوروبەری ئەمەش کاریگەری نەرێنی زۆر دەبێتن. خاڵێکی تر لەبیر نەکەین مامۆستا ئازاد کە زۆر کاریگەری نەرێنی هەیە و زۆر بابەتێکی خەتەرناکە ئەویش پاشماوەی نەخۆشخانەکانە چونکە چەندین مەوادی چیمیاوی زۆر خەتەرناک لەناو پاشماوەی نەخۆشخانەکان هەیە لە نێو دەرزی و لە نێو ئەوەکانیان پێم وایە ئەویشان هەر هەمووی جارێکی تربار دەکرێتەوە و دێتەوە لەگەڵ ئەوە تێکەڵ دەکرێت کە بە هیچ شێوەیەک ناکرێت ژێرخاچیش بکرێتن یعنی بەبێ ئەوەی کە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە قسەمان لەگەڵ خەڵکی تایبەت و مختص کردووە لەم بابەتە دەڵێن بە هیچ شێوەیەک ناکرێتن پاشماوەی نەخۆشخانەکان لەگەڵ پاشماوەی ماڵان تێکەڵ بکرێ یان ژێرخاک بکرێ جیهازی تایبەت هەیە دەبێت لە ڕێگەی جیهازەکانەوە ئەم مەوادانە جارێکی تر چارەسەری ڕیشیان بۆ بگرێت و لەناو ببردرێن بە شێوازێکی زۆر زانستی لەناو ببردرێن ئەگەر نا بۆ سەر ژیانی مرۆڤەکان کاریگەری زۆر نەرێنیان هەیە و ئێستا بینین لە نەخۆشخانەکان کاریگەریەکە بە شێوەیەکی زۆر گشتی دیارە ئەگەر بچین تەماشا بکەن بەڵام لەوانەیە کەسێک کە گرفتێکی نەبوو بێتن بڵێت کاریگەریەکان چین بەڵام لە ڕێگەی نەخۆشخانەکانەوە لە ڕێگەی دکتۆرەکانەوە دەزانین کاریگەری نەرێنی ئەم پاشماوە یاخود پاشماوەی نەخۆشخانەکان چیە. زۆر سپاس بۆ مامۆستانیاز تاراکوانی بواری ژنگە زۆر سپاس دەکەین مامۆستا. بەڵێ کاک دانیار دیارە ئەم زبڵخانەیە کاریگەریەکی نەرێنی کردوتە سەر